ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی و جاریش تر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە یادکردنەوەی خوانا سووریا کە بەشێک لە بینەرانی ئێمە ئاشنای ئەو ڕووداوە و ئەو تاوانن کە ساڵێک لەمەوبەر ئەنجام درا. بەر لەوەی بچمە سەر بابەتەکە پێم خۆشە ئەوە بەیان کەم کە ئەم بەرنامان لە ڕێگەی یوتیوب و لە ڕێگەی فەیسبوکەوە بڵاو بێتەوە. داوا لە بینەرانێک و هاوڕیانێک دەکەم کە لەسەر خەتن لەگەڵ ئێمە لینکی ئەم بەرنامەیە بە هەر شێوازێک خۆیان پێیان گونجاوە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆیان و بڵاوی بکەنەوە تا بینەرانیشی زۆرتر ئەم بەرنامەی ئێمە ببینن. ئەم بەرنامەیە گفتوگویەکە بێ کراوە، من خۆم باسەکە پێشکەشەکەم، بەڵام هەر بینەرێک و هەر ئازیزێک بێ بەشداری بکە ئەتوانێت ئاگادارم بکاتەوە چ بە ڤیدیۆ بێ لە ڕێگەی فەیسبوکەکەی خۆمەوە لینکەکەی بۆ بنێرم، یاخود ئەوەی کە بە کۆمنت بەشداری بکە، کۆمنتەکان پیشارە دەین و قسە و باسی سەبارەتەکەین. دیارە من بەر لە ماوەیەک ئەو ئاگاداریش بڵێم کە ڕامگەیان بوو کە کەناڵی هیوا تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بڵاو بێتەوە، بەڵام بەهۆی ئەوەی کە ئاشنا بووم بە دۆخی کوردستان و زانیم کە لە کوردستان بە شێوازێک لە شێوازەکان کردنەوەی یوتیوب و بەکارهێنانی یوتیوب ئیمکاناتێکی ئەنتەرنێتی زۆرتری ئەوێ لە فەیسبوکەوەوانە، بۆیە بەو مەبەستەی کە بینەرانیشی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن و بەشدار بن لەگەڵمان، بڕیارماندا تا کاتێکی تر ئەم هەنگاوە جێبەجێ نەکەین و بەرنامەکان لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگەی یوتیوبەوە هەروە بڵاو ببێتەوە. بەڵێ بینە سەر باس و بابەتی ئەمڕۆمان کە من پێم باشەوە پێویستی شێزانم بینەرانێک کە لەگەڵمان ئەگەر لەلایەن خوانەوە دووبارەکەمەوە ئەم لینکە بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر بیبینن، جێگەی سوپاسی ئێمە بێ. بابەتەکەمان سەبارەت بە خوانا سووریایە. بەشێک لە بینەرانی ئێمەوە زۆرێک لە خەڵکی کوردستان ئاگاداری ئەو کارەساتەوە ئەو کردەوە تیرۆریستی ئاشکرایە بوون کە لە ناوشاری چەمچەماڵە 22 مانگی حوزەیرانی ساڵی 2023 ئەنجام درا. دیارە ئەم کردەوەیە سەرنجام پاش ساڵێک تێپەڕبوون بەسەر ئەو کردەوەیە دادگای سلێمانی بڕیاری سزادانی بکوژەکەیدا و بکوژەکەی بە زیندانی هەتا هەتایی مەحکوم کرا. دیارە ئەم بابەتە و ئەم باسە دوو لایەنی هەیە، لایەنێکیان ئەو حکومەیە کە لەلایەن دادگاوە دەرکراوە، لایەنەکەی تریش باسە لەسەر یاساکانی سزا لە کوردستانە، کە دیارە ئەم دوو لایەنە پێویستی بەوەیە هەردووشان ئەندازەی یەک بایەخیان پێ بدرێ و ئاماژەیان بۆ بکرێ. و لەم ڕووداوەیە ئێمەمانان کە خەڵکانێکی ئازادی خواست کە لە دژی سزای ئەعدامن و لە دژی سزا توندەکانن دەگیری جۆرێک لە ئەوەی بە ئینگلیزی پێوتێدا جۆرێک لە دۆخێکی نالەباریان لەوەی کەوا چ بڕیارێک بن، بەشێک پێیان وایە کە ئەم سزایە لە ئاسی پێویستانە بووە، داوای سزای ئەدامەکەن لە حاڵێکە ئازادی خوازن و بڕوان بە حکمی ئەدام نییە یا مەفروزەوە بێ، و لە لایەشی تر بەشێکیش پێیان وایە کە مامەڵەکردنی دادگا لەگەڵ ئەم کەیسەیە مامەڵەیەکی دروست نەبووە، یاخود ئەو سزایە کە بکوژی خوانا سووریا لە ڕێگەی دادگاوە سزا دراوە، ئەو سزایە لە ئاستی ئەو تاوانەیە نییە و بە جۆرێک عادلانە نییە. ئەوەی کە تا ئێستا بۆ ئێمە لە کەناڵی هیوا ئاشکرا بووە لەوەی کە لە دادگا ڕوویداوە ئەوەیە بکوژەکە
بە زمانی خۆی و دیارە لەژێر هیچ زەخت و زۆری چێوتۆشان نەبووە، بە زمانی خۆی دانی پێدانەوە کە ئەو تاوانی ئەنجام داوە، نەخشەی بۆ کێشاوە و زۆر بە مسڕانە و زۆر بە پێداگیرانە مەبەستی بووە کە خوا نازوریان لە ناوبەرێ. کاتێک کە یەکەم جار دوو فیشێکی پێوەناوە گەڕاوەتەوە 6 فیشێکی تریشی ئاراستە کردووە تاکو دڵنیا بێ لە مردنی و ئەم تاوانەی بە پاشخانی گوایە داکۆچیکردن لە ئاین و لە دین لە کوردستانە ئەنجام داوە. ئەو نەی شاردۆتەوە کە لەژێر کاریگەری ینی وەکو کەسێک لەژێر کاریگەری کۆمەڵێک مەلا و خەڵکانی ئاینیایە کە یەکێک لەوانە مەلا هەڵۆیە وەک باسەکرێ لە راپۆرت یاخود لە بڕیاری دادگایە و لەو ئیفادانەی کە داوێتی و قسەی کردووە 23 جار ناوی مەلا هەڵۆی هێناوە، حاشای لەوە کردووە کە مەلا هەڵۆ لە دوور و لە نزیک ئاگای لە ئەنجامدانی ئەم تاوانە بوو بێ، تەنانەت وتوێتی ئەگەر بە ئەمری ئەو ئەمەم پێ بکرایە پێشەوەی بێمە دادگاوە دان بەوەیە بنێم کە ئەو ئەم کارێ بە من کردووە خۆمە کوشت و نهاتمە دادگا. ئەم تاوانەی کە لەلایەن ئەم بکوژەوە ئەنجام دراوە تاوانێکی زۆر ئاشکرا و زۆر ڕوون دیارە بە پلانی لەوە پێش ئەنجام دراوە لە نەتیجەی هەڵچوونێکی بڵین سۆزداریە نەبووە، لە نتیجەی تۆڕەبوونا نەبووە، هەڵەیەک نەبووە لە کاتێکە ئەنجامی بەڵێ ئەو بەڵکو ئەو پێشتر بەرنامەی بۆ ئەمە داناوە، نەخشەی بۆ داناوە و بەم نەخشەیەوە چۆتە ناو بازاری چەمچەماڵ حاڵێکە کە وا دیارە خواناس وریای پێشتریش ناسیوە و زۆر خوێنساردانە زۆر بە خوێنساردی کۆتایی بە ژیانی ئەو هێناوە کە دیارە من ساڵێک لەمەوبەر لە کاتێکی وەک ئێستایە چەند بەرنامەیەکم سەبارەت بەم دیاردەیە کرد و ئاماژەم بەوە کرد کە ئەمە ڕێگەڕیشەی لە چ دۆخێکی کۆمەڵایەتی ئێمەیە و لە چ دۆخێکی سیاسی و فەرهەنگی ئێمەیە ئەوە چۆنچۆنی ئەکرێ بەر بە تا دووبارە بوونەوەی تاوانی لەم بابەتە بگیرێت بۆ چۆنچۆنی ئەکرێ هێز و تەسیل و کاریگەری ئەم ڕەوتە توندڕە و تیرۆریستە ئیسلامێنە لە کوردستانە یاخود ئیسلامیزم بەگشتی لە کوردستانە کەم بکرێتەوە. من لێرە دووبارە ئەو قسانی خۆم دووبارە ناکەمەوە گەرچی ممکنە لە بەشێک لە قسەکانمان ناچار بم ئاماژەیان پێ بکەم و ئەو جیاوازیی خۆم لەگەڵ تەسویرێکە کە ئەکرێت لەسەر مۆزۆی تیرۆر و کوشتنی ئینسانەکان بەگشتی وە تیرۆری ئیسلامی سیاسی بە تایبەتی لە کوردستانە بکەم. بێگومان ئەم دۆخێکە دروست بووە تەنها خواناس نییە کە باجی ئەم تاوانە ئەدا، خێزانی خواناس وریا باوکو دایکی بە ناچار ئەو شارەی کە لێ ژیاون و لێ گەورە بوون و هەموو ژیانیان تا بەسەر بردووە بە ناچار بە جیان هێشتووە ئاوارە بوون لە شوێنی ژیانی خۆیان هەڵکەونراون و نەماون بەهۆی زەخت و فشارێک و گوشارێک و کەکرێتە سەریان و ئەو هەواڵانەی کە بە من گەیشتۆ و زانیارانی بە من گەیشتووە ئەڵێ ئەوان لە دۆخێکی زۆر نالەباری ئەمنیشا بەسەرە بن و ترسی لایەزار ترسی تۆڵەکردنەوەیان لەوان سەرباری ئەوەی کە تاوان بەرامبەر بە کوڕەکان ئەنجام دراوە ژیانی لەسەردراوەتەوە و بە قسەی کوردەواری جەرجیان سوتاوە، بەڵام هێشتا ئەوان ئەبێ خۆیان شارنەوە ئەوان ئەبێ خۆیان دوور بگرن لە دەرکەوتن لە شوێنە گشتیەکانە نەبادا دەرگیری دۆخێکی نالەبار ببن و ژیانیان بکرێتە مەترسیەوە. ئەمە بەڕاستی دۆخێکە کە لە کوردستانە فاکتەری زۆری لە پشتەوەیە. ئەمەی کە لە دادگایە ڕوویداوە و لە بەرامبەر ئەم تاوانەیە ئەنجام دراوە بە جۆرە لە جۆرەکان ئەو فەزایە و ئەو هەلومەرجە زۆرتر فەراهەمەکە. یاخود چۆن بڵێم دیارە وەک گوتم دایلامایەکە وەکو بڵین دۆخێکی دووڕیانێکە یاخود دۆخێکی وەهایە کە تۆ ناتوانانی بە چه ئاراستەیەکا بڕیار بدەیت
کە دیارە زیندانی هەتایی بۆ خۆی حکومێکی زۆر قورسە و نەکتەنها حکمی ئەدام بەڵکو لە زۆر شوێنی دنیاە ئەمڕۆ زیندانی هەتاییش بەو شێوازەی کە لە زۆرێک لە وڵاتەکانە جێبەجێ ئەکرێ نەماوە. بەڵام لە هەمان کاتە پرسیار ئەوەیە کە یەکەمین پرسیارێکە مندام ناوە لێرە قسەی لەسەر بکەم ئەوەیە ئایا لە چوارچێوەی یاساکار پێکراوەکانە ئەم مامەڵەکردنە لەگەڵ ئەم تاوانی کوشتنە مامەڵەیەکی عادیلانەیە، ئایا ئەم حکومەی دادگا حکومێکی عادیلانەیە یاخود ئەم حکومەی دادگا لە ڕاستیە بە جۆرە لە جۆرەکان پاشخانەکەی ئەوەیە کە بەرامبەر بە کەسێک ئەنجام دراوە کە لە ئاست خەڵکانی ترا مافی کەمترە و لە ئاست خەڵکانی ترا مافی ژیانی کەمتر مقدسەوە کەمتر پیرۆزەوە ئەکرێ پێشێر بکرێ. لە کوردستانە دیارە بۆ ئەوانەی کە زۆر ئاشنای ئەم دۆخەنین و ئەوانە حکمی ئەعدام لە کوردستانە لە یزال وەکو حکمی قانونی ماوە، بەڵام لە ماوەی 30 و چەند ساڵی ڕابردووە زۆر بەدەگمەن و تەنها چەند کەیسێکی دیاریکراوە کە ئەم حکومەتیا جێبەجێ کراوە پێم وایە بە کەیسێکیان لە بادینان بوو ئەگەر هەڵام نەکردبێ، بەڵام حکم بە معنای حکمی ئەدام و ئەوانە بە جۆرێک لابراوە یاخود ئەنجام نادرێ ئەگەر چی حکومەکە ئەدرێ لەلایەن دادگاوە، بەڵام ئەنجام نادرێەوە ئەنجامدانەکەی تاخیرەکرێەوە. کەسێک کە حکمی ئەدامی بەسەر ئەسێپێنرێ بەم جۆرە لە ڕاستیە یا ئەوە تا ئەبێ بەر ئافاتێک بەر لێبوردنێک بکەوێ کە دیارە ئەوەش مەرج و شەرت و شروتی خۆی هەیە و دەسەڵات بڕیاری لەسەردا، یا ئەوەیە کە ئەم کەسە بەو حکمەوە کە لە سەرەتی تەواوی ژیانە بێ لە زیندانە بەسەر بەرێ. بەڵام حکمی ئەدامە ئەگەرچی جێبەجێ ناکرێ بەڵام ئەدرێت و لە حاڵەتی زۆر تایبەتە کە دیارە ئەگەر کردەی کوشتنەکە کردەیەکی تیرۆریستیانە بێ حکمی ئەدامی بەسەرا ئەدرێگە کردەکە بەهۆی لە ئەنجامی نەخشە بۆ دانان و هەوڵدان و یاخود بۆ سەدانان بۆ کەسی کوژرا و یاخود قوربانی ئەنجام درابێ حکمی ئەدامی بەسەرادرێ. ئەگەر هاوکات بێ لەگەڵ دزیە لەگەڵ تاڵانکاریە حکمی ئەدامی بەسەرادرێ. بەڵام لێرەیە ئەبینین ئێمە تاوانێکەیە کە دیارە بە هۆی تەدەخولی ڕێکخراوەکانی کوردستانەوە ڕێکخراوە مەدەنیەکانەوە هەروەها بەهۆی ئەو پارێزەرانەوە کە لەم کەیسە کاریان کردووە ئەم کەیسە وەکو کەیسی تیرۆر حسابی بۆ کراوە لە چوارچێوەی کەیسی کوشتنی هەڵا یاخودەوەی کە لە ڕووداوێکی سەرجادەیان موچینە ڕوودا یاخود لە شەڕێکا کە دوو کەس پێکە هەڵپژێن ڕوودا لەمە دوور خراوەتەوە وەکو کەیسێکی تیرۆر حسابی بۆ کراوە. بەڵام سەرباری ئەوە دادگا بڕیاری داوە کە ئەم بکوژە بە زیندانی هەتاهەتایی کە دیارە ئەوانەی لە قانونی عێراق شارەزان زیندانی هەتاهەتایی لە عێراقا بە معنای 20 ساڵ زیاتر لە 20 ساڵە 20 ساڵ نییە بۆ ئەوەی لێبوردن نەیگرێتەوە بە لێبوردن مودەکەی بۆ کەم نەکرێتەوە و زووتر ئازاد نەکرێ. بەڵام دیارە ساڵێکە ئەم کەسە لە زیندانایە و بە هەرمانایەک 19 ساڵی تر ئەم کەسە لە زیندان دێتە دەرەوە و ئەوەشمان لە بەرچاو بێ کە هەر ئێستا لە سۆشیال میدیای لەلایەن بەشێک لە لایەنگرانی ئیسلامیزم و ڕەوتە ئیسلامیەکان لە کوردستان دڵنەوایی بۆ کوژەکەکەن پشتیوانی لەکەن و بەم حکومە کە لە دادگا هەیە بەم حکومەش ناقایلن و بە جۆرێک ناڕەوای ئەزانن. دیارە ئەمە پاشخانەکانی ئەم کەیسەیە کە حکمی دادگا لە چوارچێوەی ئەو یاساکار پێکراوانەیە کە ئێستا لە عێراق و لە کوردستانە بەڕێوە ئەبرێ
ئەم حکومە بە جۆر لە جۆرەکان دەست ئاوەڵاکردنی ئیسلامیزمە لە کوردستان بۆ ئەنجامدانی تاوانی هاوشێوە و لەم بابەتە. یعنی ئەوەی پەیامەکەی دەسەڵات ئەوەیە کە زۆر خەمبار مەبن، جاری داهاتوو مچینە تاوانەکەتان بە شێوازێک ببەنە پێشەوە کە مەجای ئەوەی تیاابێ بە تاوانی دەستی ئەم قەس حساب نەکرێ. بەڵام سەرباری ئەوەش لەگەڵ ئەوەیە کە بکوژەکە زۆر بەڕوونی ڕووداوەکە ئەجێڕێتەوە باسێکەوە بە زمانی خۆی ئەتیرافەکە نەگەوەی کە ئەدیلێ جینایی هەبێ یاخود لە نەتیجەی بەڵگەکانەوە ئەمەی بەسەرا بسەپێ. بەڵام لەگەڵ ئەوەیە بە بکوژەڵێکە بەڵێ هەرچیەک بێت لە خراپترین حاڵەتە تۆ پاژماوەیەکی دیاریکراو ئازا دەکرێت و ئەم کوشتنەوە کوشتنی کەسانی وەکو خواناس وریا کەسانێک کە ڕەخنە لە ئاینەگرن یاخود بە جۆرەکان دیارە گاڵتەش بە ئاینەکەن، ئەمە حکمێکی ئەم تاوانە تاوانێک نێوەکو تاوانەکانی تر و دادگا ئەوە ڕەچاوەکە کە ئێوە دیفاعتان و داکوچیتان لە ئاین و دینی خۆتان کردووە بە معنایە ئەمە پشتیوانیکردنی دام و دەستگا یاسایەکانی کوردستانە بە جۆرێک لەم جۆرە تیرۆریزمە. ئەوە باشە کە ئەم حکومە لە تەمیزایە و دیارە ئێمەمانان و بینەرانی ئێمە و خەڵکانێک کە بە جۆرێک خوان بە داکۆچی کار لە کەیسی خواناس ئەزانن پێویست بەواکە کە لەم کەیسی تەمیزەیە هەوڵی ئەوە بدەن کە دادگا چاوی پیا بەخشێنێتەوە و حکمێک کە بە پێی یاسا ئەدرێ بۆ کەیسی ئاوا بدرێ. بەڵام ئێستا بینە سەر کەیسێکی تر و قەزیەیەکی تر ممکنە کەسێک لە ئێوە یاخود بۆ خۆشم من بە جۆرێک لە جۆرەکان دوودڵیم بۆ دروستە بێ ئایا ئەمە بە معنای داکۆچیکردن نیە لە حکمی ئێدام چونکە ئەقسەل عقوبە دەردی ئەڵێ یاخود تونترین سزا بە پێی یاساکانی عێراق ئیعدامە. واگەر ئێمە قاینین بە زیندانی هەتا هەتایی یاخود پێمان وایە ئەم جۆرە حکومە لە ئاستی ئەم تاوانیانی دێکەوە بێ داوای حکمی ئەدامەکەین داواکەین کە حکمی ئەدام بەسەر ئەم کەسەیە بسەپێنرێ. بەم معنایە پێویست بەواکە ئێمە کەیسەکە لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی معالەجەی یاساییە ببینە دەرەوە و بە شێوازێکی تروە بەو جۆرەی کە من ساڵێک لەمەوە بەرقسم لەسەر کردووە خەڵکانێکی تریش دیارە لەم بابەتەوە نەزەریان داوە بەو شێوازە مامەڵە بکرێت. ینی ئەوە کە کەسێک ممکنە بڵێت باشەتی ئێوە لە دژی حکمی ئەدام، بەڵام حکمی ئەدامە بێ ئەو کاتە تۆ لە دژی ویکە لە دژی کەسێک ئەنجامەدرێ کە تۆ نەیاری پێی ئەگەر ناخۆ تۆ هەمیشە و دایم لە دژی حکمی ئەدامی وەختێک لە بەرامبەر کەسێکی بێتاوان ئەنجامەدرێ ئەو کاتە ڕاست و دروستی و موقف و هەڵوێستی تۆ ئاشکرا ئەبێ کە ئایا داکۆچی لە لابردن و نەهێشتنی حکمی ئەدامەکە یاخود ئەتەوێ حکمی ئەدام بێنێتەوە ئەو کاتەیە کە کەسی بکوژ یاخود کەسی تاوانکار نەیاری تۆیە و بڵین ئەگەر دوژمنی ژنیە ناحەزی تۆیە و لە بەرەی بەرامبەری تۆیان ڕاوەستاوە. بیرم دێ سەروبەندی حکمی ئەدامی سەدام حوسێن بوو. من دیارە کە نەک تەنها تەمەنیشی زۆری خۆمان بگرە زۆرمان بەشیشی ئازیزان و خۆشەویستانی بەدەستی سەدام حوسێن لە ناوچوو، بەڵام لە کاتی حکمی ئەدام بە سەر سەدام حوسێنە کە دیارە حکمێکی زۆر بەپەلە بوو زۆریش بەپەلە ئەنجام درا پێشەوەی کە تاوانەکانی سەدام ئاشکرا بێ، حکمێکی زۆرتر کردەیەکی سیاسی بوو تاکو کردەیەکی یاسایی، بەڵام ئەو کاتە من لەوانە بووم کە لە دژی حکمی ئەدامی سەدام حوسێن بوو مەگەرچی وەگوتم ئەو ڕابردۆمان هەبوو لەگەڵ حکومەتی باساوە لەگەڵ دام و دەستگاکە داپڵۆسێنەرەکانی باساوە لەگەڵ خودی سەدامە کە هۆکاری لەبین بردون لە ناوبردننی بەشێکی ژیانی هەمومان و ژیانی خۆشەویستترین و ئازیزترین ئینسانەکانمان، بەڵام لەگەڵەوەیە حکمی ئەدام لە بەرامبەر سەدام حوسێنە
دەبوو لەلایەن ئازادی خوازانەوە ڕەت بکرێتەوە. بەڵگەکەشی ئەو بوو کە دەی ئەم کاتێ ئەوەیە کاتی ئیمتیحان، ئەنی تۆ گەر داکۆچی لە ئەوە ئەەکەی کە حکمی ئەدام لا ببرێەوە کەمپین بۆ واکەی کە حکمی ئەدام نەمێنێەوەم سزای هەڵبژیرێ لە یاساکانە دەی ئەو کاتەیەکە ڕوبەڕووی ڕووداویشی لەم بابەتە بیت و ئیمتیحان ڕاستەقینەوە تاقیکردنەوەی ڕاستەقینە و کاتێ من پێم وایە هەر بەم معنایە ئێمە ئەگەرچی حکمی دادگا لە شاری سلێمانی سەبارەت بەم کەیسە ئەبێ لە قاو بدەین و ئەبێ پاشخانەکانی ڕوونکەینەوە بێ بڵین حکمی دادگا بۆچی وا بووە و ئەو هەلومەرجە سیاسیەوەی وای کردووە کە ئەم حکومە بەم جۆرە بێ ئاشکرا بکەین و بە جۆرێک ئەگەر کەمپینێکی میدیایش بێت لە دژی بکەین تاکو ڕوون بێتەوە کە دادگاکان چۆن لایەنگیرانە حکوم ئەدەن لەسەر کەیسەکان نەک ئەوەی کە بێلایەن بنوە لە ڕووی دادوەریەوە یاخود دادخوازیەوە دروست و عادیلانە حکمیان دابێ. بەڵام لە هەمان کاتە نابێ بکەوینە تەڵی ئەوە کە داوای حکمی ئەدام بۆ بکوژی خواناز وریا بکەین لەبەرەوەی کە ئەساسەن تۆ ناتوانین دژ بە یاسایەک بی بەڵام لە هەمان کاتە داوای جێبەجێکردنی بکەین. حکمی ئەدام لە کۆمەڵگای لە کۆمەلگا دواکەوتوەکانە و لە بەشێک لە کۆمەلگا سەرمایه‌داریە وڵاتە پێشکەوتوەکان شەریارە لە هێزان ماوە بوون بوونە ئەمریکا لە زۆرێک لە ویلایەتەکان تا ئێستا حکمی ئەدام ئەنجامەدرێ. حکمی ئەدام تاوانی تاوانکار بە بەرهەمی ئەوە زانێ و ئەم تاوانە لە ئەستۆی تەواوی ئەو فاکتەرە کۆمەڵایەتی و فەرهەنگی و سیاسی و ئابوووریانە ئەکاتەوە لە ئەستۆی ئەوانی دا ئەماڵێ و کردەی تاوان بە بەرهەم و بە ئاکتی تاوانکار ئەزانێت کە ئەمە لە ڕووی تێڕوانینێکی بنەڕەتیەوە خەڵکانی ئازادی خواست خەڵکانێک کە لە ڕووی زانستیەوە تاوانیان ناسیوە بێجیا بکاتەوە لەم جۆرە بیر و بۆچوونە و ناتوانن ئەم خەڵکانە کەسانێک کە یاخود وشکردنی هەلومەرج و بیئەی تاوانیان لا مەبەستە بکەونە داوی ئەوەوە کە لەگەڵ ئەم جۆرە تێڕوانینەیە لەگەڵ ئەم جۆرە لێکدانەوەیە بۆ تاوان هاوبەش بن. باسەکە لەسەر پرسیاری دووەم کە بۆ ئەم باس دەرخانم کردووە قسەی لەسەر بکەم ئایا حکمی ئەدام یاخود سزای ئەدام سزایەکی ڕەوایە ئایا ئەمە ئەتوانێت حکمێکی دادگەرانە بێت ئەتوانێت دروست بێ ئەتوانێت بەرگر بێ بە تاوان کە دیارە بە بڕوای من نەخێر و ئەم بۆچوونەش دیارە پێشتریش ئاماژەم پێدا تەنها مەسەلە مربوط نییە بەوەی کە ئینسان دۆستی بێ یاخود پیرۆزکردنی ژیانی ئینسان بێ و تەحریمکردن و تەجریمکردنی سندنەوەی ژیانی ئینسان بێ لە هەموو هێزێک و لە هەموو کەسێک و لەوانش دەوڵەت. باسەکەم پەیوەستە بە ئەساسەن تێگەیشتن و تێڕوانینمان بۆ تاوان و بۆ بوونی تاوانکاری لە کۆمەلگایە. ئەو کۆمەلگایانەی کە بە جۆرێک تاوان بە بەرهەمی یاخود بەکردەی تاوانکاران نەزانن و ئەو دەسەڵاتانە و ئەو تێڕوانینە بە جۆرێک باچیان بەوە نییە زەمینەکانی تاوانکاری بەردەوامنیان نا. لە ئەمریکایە هەژاری نەداری پەراوێزخستنی بەشێکی زۆری کۆمەلگا هەمیشە زەمینەی تاوانی کوشتن فراهەمەکە و ئەمە بەردەوامەکە بەڵام لەولاوە بەو تێڕوانینەوە کە هەرکەس بەرپرسە لە بەرامبەر کردەکانی خۆیان
سەرنجام کەسی تاوانکار ژیان لە کەسی تاوانکار ئەسێنێتەوە. بەدیوێکی ترا باسەکە ئاوایە کە لەو کۆمەڵگایەکە ئەگەر خودی دەوڵەت خودی دەسەڵات خۆی ممارەسەی کوشتنەکە ناتوانێت لە ئاسێکی فراوانە ئەوە ڕابگەێنێ کە تاوانی کوشتن تاوانیشی لە ئەخلاقیە. گە تاوانیشی لە ئەخلاقیە ئەوەڵین لایەن کە ئەبێ ئەم خۆی لەمە بەدوور بگرێت دەوڵەتە. ئەگەر دەوڵەت بەو تێگەیشتنەوە کە لەسەری هەیە وەکو بەرجەستەبوونی مەڵتیق و بەرجەستەبوونی عەقلانیەت و ئەوانە تاوانی کوشتن ئەنجامەدا و نەخشەی بۆ دائنێ و وەختی بۆ دائنێ و کاتی بۆ دیاریەکە و لە کاتێکی دیاری کراوە بە شێوازێکی دیاری کراوکە هەڵە بژێرە ژیان لە ئینسانێکە سێندێتەوە، ئەو دەم چۆنەکرێ ئەم دەوڵەتە ڕێگا لەوە بگرێ کە کەسێک بە پێی تێگەیشتنی خۆی و تێڕوانینی خۆی مافی خوراوە یاخود ژیانی لەزەوت کراوە یاخود هەڕەشەی لە ڕەشەی یاخود دەستدرێژی کراوەتە سەر کەرامەت و حیسیەتی چۆن نەتوانێت ڕێگە لە کەسێکی وا بگرێت کام تاوانە ئەنجامە. ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەم کوشتنە دەستی ئەم قەسە دەوڵەتیە دەستی تاوانکارەوە دەستی تاوان ئاوەڵاکە لە کۆمەڵگایە. و بەدیوێکی تریشا دیارەوە گوتم ئەوە مەسلەیەکی ڕوونەکە دەوڵەت تر پێویستی بەوە نییە بگەڕێ بە شوێنەوەیە چی هۆکارەکانی چینەوە هۆکارانەی وای کردووە کە خەڵک دەست بۆ تاوانکاری بەرێ. ینی نەک تەنها تاوانی کوشتن بەگشتی تاوانکاری لەم تێڕوانیە نەخۆشیێکی کۆمەڵایەتی نییە کە پەیوەستە بە دۆخێکە و کە ئەبێ ئاڵگۆڕی بەسەرابێ مەسلەیەکە کاکرێ هەر بەم سزادانە و بەم تۆڵەکردنەوەیە ئەنجام بدرێ. دیارە مەسلەی تۆڵەکردنەوە وەی کە پێوترێ قەساس لە خودی منهەج و تێڕوانینی دینیشە جێگەیەک و شوێنێکی تایبەت وەرە ئەم تێڕوانینەیە کە درێژە بێتەوە لە کۆمەڵگاکانی ئێمەیە لا یەزال قەساس یاخود کە بەعەرەبی دیارە بە بەعنای تۆڵەکردنەوەیە یەکێکە لە پرەنسیپە ئەساسیەکانی عەدالەت و کەسێکە دەستدرێژی کردووە سەر ژیانی کەسێکە بێ ژیانی لێبسێنێتەوە. و ئەمە ئەم تێڕوانی دینیە سەرنجڕاکێشەوەیە خەڵکانێک کە ئازادی خوازن خەڵکانێک کە ڕەخنە لە بکوژی خوانازەگرن و پیان وایە خوانازوریا دەبوو مافی هەبێ کە ڕەخنە لە ئاین بگرێ وەختێ دەست سەر ئەم خاڵە دووبارە گەڕێنەوە سەر هەمان منهەجی ئاینی، ینی بە هەمان منهەجی دینی و بە هەمان منهەجی ئاینی مامەڵەی ئەم تاوانە ئەکەن و پیان وایە کە وەک لەو ئاەتەیە هاتۆوە وجعلنا لەکم في القصاص حیات بەپێی ئەو ئاەتەوە بێ ئەو پرەنسیپە مامەڵە ئەکەن. بەرحاڵ ئەوەش کە ئاشکرایە حکمی ئەعدام لە هیچ شوێنێک لە شوێنەکانی دنیاە لەو جێگانەیە کە ممارەسە ئەکرێ نەک تەنها بەری نەگرتووە بە بڵاوبوونەوە تەشەنەکردنی تاوان بگرە فرسەتیشی پێداوە لە شوێنێکی وەکو ئەمریکا زیندانەکان و ئەو جێگانەی کە ئەگەر خەڵکانیشی تیادام ناکرێن زیندانی قورس بەسەر خەڵکە سەرپێنێن زیندانەکان بوونەتە خوێندنگای تاوانکاری کەسانێکە لە سەر تاوانی زۆر بچکۆلە و کەم دەستگیرەکرێنەوەوانە لە ناو زیندانەکانە بن بە تاوانکاری محتەریف و پیشەیی و ئەمە ئەتوانێ ڕێگایەک بێ بۆی کە تاوان لە کۆمەلگای درێژە پێبدانێک ئەوەی کە بەری پێبگرێت و ڕای بگرێت. بەرحاڵ ئەم باسێکی گرنگە و ئێمە لە سەروبەندی ئەم مۆزوعەیە پێویستمان بەوەیە کە هەردوو لایەنەکە لە بەرچاو بگرین. لەلایەک ئێمە سەبارەت بە حکمێکە لە دادگاوە دەرکراوە ئەو حیسیاتانی کە هەیەی ئەو ڕێگا و شوێنێک ئەو بڵێن پاشخانەی کە هەیەی لە قاو بدەین و باسی بکەین، بەڵام لەلایەکی تر باسکردن لەسەر کەمپینکردن بۆ ئەوەی کە بکوژی خواناسی ئەدام بکرێ دەرگیری کێشەیەکی مۆراڵیمانەکە
لە ڕاستی ئەوانەی کە لایەنگری خواناسن و لایەنگری کەسی خواناسن و تاوانکاری ئەم تاوانە بە یەخود ئەم تاوانە بە تاوانێکی دژە ئینسانی و تیروریزمێکی ئاشکرا ئەبینن دەرگیری کێشەیەکی مۆراڵی ئەبن کە چۆنیە لەلایەک تۆ لە دژی تاوانیە بڵێن لە دژی حکومی ئەدامی بەڵام کەمپین بۆ جێبەجێکردنی حکومی ئەدامەکەی. بەرحاڵ ئەمریکا لەم کەیسەشا دووبارە پێویست بەواکە ئێمە بچینەوە سەری ئەوەیە کە کەسێک کە پەنجەی ناوە بە بەرەپیتکەی دەمانچەکەیەوە ئەم تاوانی ئەنجام داوە نابێ بکرێ بە قەزاوە گێڕی منهەجێک و تێڕوانینێکە خەریکە لەلایەن ناوەندی جۆر بە جۆرەوە لەلایەن هێزی جۆر بە جۆرەوە لەناو کۆمەڵگەی ئێمە برێوی پێدرێ بکوژی خوانازوریە ئەوە نییە کە بە تەنها ئەو نییە کە لە سژنە دیارە ئەو کەسەیە کە کردەکەی ڕاستە خۆ ئەنجام داوە بەڵام کردەی کوشتنی خواناز وەک پێشتریش من لە بەرنامەی ترە ساڵێک لەمەوە بەر ئاماژەم پێداوە تەواوی ئەو ڕەوتەیە کە هەر ڕەخنەیەک و هەر جیابوونەوەیەک لە ئاین و هەر جیابوونەوەیەک لە دین بە تاوانێکی گەورەی نەبەخشراوە زانێ و زۆر ئاسان و زۆر سادە کەسێک کە ئەم هەڵوێستەی هەبێ بە شایانی ژیان نازانێەوە ژیانی لێسێنێتەوە ئەو بیئەیە کە ئەم ڕەوتەی تیا پەروەردە بۆ گەشەی کردووە ئەو هێزە سیاسیانەی کە لە پاڵ لە پشت ئەم گەشەکردنی ئەم هێزەوەن ئەو دۆخە لە پەراوێز خراوی لە بێئومێدی لە جەهل و خورافە کە لە بەشێکی زۆری کۆمەلگای ئێمە پیادە بووە ئەم دۆخە هەمویان بەشدارن لە ئەم تاوانەیە و دیارە بە شێوەیەکی ڕاستەوخۆش هەموو ئەو مەلایەنە و هەموو ئەو کەسانی کە لە سۆشیال میدیایە بانگەشەی سندنەوەی ژیان لە خەڵکانی دوور لە دین یاخود لادینی یاخود خوانەناس ئەکەن ئەوانە بەشێکن لە ئەم تاوانەوە ئەوان تاوانباری ئەسلی و ڕاستەقینن دادگا پێویستی بەوا کرد کە کەسانێک کە لەسەر ئەم بابەتە قسەیان کردووە لە کۆمەلگایە بانگێشی دادگایان بکە پێویستی بەوا کرد ئەم دادگاییکردنە ئاشکرا بووایە و من ئێستاش داوام لە ئەوانە هەیە کە بە شوێن تەمیزکردنی ئەم حکومەوەن و ئەیانەوێت ئەم حکومە تەمیز بکرێتەوە لە بری ئەوەی تەمیزکردنی حکومەکە بەمانای سزایەکی تونتر بێ کەس و کاری خواناسووریا دایک و باوکی و هەموو ئەوانی داکۆچی لەم کەیساکەن بانگێش دەکەم کە بانگەشەی دادگایەکی ئاشکرا بکەن و کەسانێک کە لەم کەیسەیە قسەیان کردووە و بڵین هاندان و تەحریزیان بۆ تاوانی لەم بابەتانە کردو بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بچێشێنە دادگا و ئەوان ڕوبەڕووی ئەم پرۆسە دادگاییە ببنەوە لێرەیە ئەم کەیسە هەمووی بکرێتەوە ئەمە هەمووی ئاشکرا بێ کەچی لە پشت ئەمانەوە وەستاوە من لە یازان پێم وایە کە نزیکایەتیەکە بکوژی خواناسووریا لەگەڵ مەلا هەڵۆوە لەگەڵ مەلاکانی ترا لە کوردستان هەی بووە و ئەو ئەعجابەی کە نیشانی داوە بە مەلایە و مەلاکانی تر دوور نییە لە هەلومەرجی ئەنجامدانی ئەم تاوانەوە و ئەو مەلایەنە تا ئەو جێگایی کە بە سەریحی و بە ئاشکرایی لە بڵندگۆکانی خۆیانەوە ئەم جۆرە تاوانانە ئەم جۆرە کردە تیرۆریستیانە مەحکوم ناکەن ئەوان بەشێکن لە ئەنجامدانی ئەم تاوانەوە و باڵی ئەم کوشتنە دەستی ئەنقەست و خوێن ساردانە کە ئەنجامەدرێ ئەکەوێتە ئەستۆیان و ئەبێ لێ پرسیینوان لێ بکرێت
لەم بابەتەوە یەمە سەر پرسیاری سێمیش ئەوەیە کە ئایا ئەم زیندانی هەتاییە یاخود ئەمەی کە وای دابنین کە حکمێکی قورستر بدرێ و حکمی ئەعدام بێ کە سەرنجام ئەم حکمی ئەعدامە لە ڕووی کردەیەوە لە کوردستانە لە دۆخی ئێستاە ئەکاتە مانەوەی ئەم کەسە بۆ ماوەیەشی دوور و درێژە زیندانە ببێەوەی دیار بێکە کەی ئازاد دەبێەوەکەی لە زیندان دێتە دەرەوە وەسدا بەگشتی لە بەرامبەر ئەم تاوانەیە ئەتوانێت بەربەم کێشەیە بگرێەوە بەربەم تیرۆریزمە بگرێ بەربەم ئیسلامیزمە بگرێ بە بڕای من معلومە کە پرسیارەکە ڕیتوریکە بۆ وەڵامەکەی نەخێرە ئەمەی کە لە کۆمەلگای ئێمەیە بوار لە بەردەم جیاوازبوون بوار لە بەردەم جیاوازبیرکردنەوە بوار لە بەردەم ڕەخنەگرتن لە بیر و بۆچوونی باو و ئایدۆلۆژیای باو بە کوفر ئەزانرێەوە بە حرام ئەزانرێەوە بە تاوان ئەزانرێ ئەو ئایدۆلۆژیا و ئەو پاشخانە کەلتوریە کە ئەم تاوانە دووبارە و زیاتر و زیاتر بەرهەم دێنێتەوە ئەوەی کە پێویستە لێرەیە ئێمە لە بەرچاوی بگرین ئەوەیە کە کەمپینی ئازادی خوازان بۆ ئازادی دەربڕین و بۆ ئازادی ڕەخنەگرتن لە ئاین بەشێکی بێ بچێتە سەرەوەی کە ئەم جۆرە کردەوانە تەجریم و تەحریم بکرێ و ئەو مینبەرانەی کە بانگەشە بۆ کوشتنی ئینسانەکەن لەسەر ئەساسی جیاوازی بیر و بۆچوون یاخود بە و معنایەی کە گوایە شەرع ئەمەی وتووە ئەوان شەرع ئەڵێنەوە و قسەی شەرع دووبارەکەنەوە گوایە شتێک لە جیرفانی خوانە و دەرناکەنەوە ئەمە بڕیارێکی خودایانەیە کە ئەوان لە کتێبە مقەدەس و پیرۆزەکانی خۆیانەوە هەڵیان هێنجاوە ئێڵێنەوە ئەمە ناتوانێت مەقبول بێت و قبول بکرێ لێیان و پێویست بەوە کاکە لە هەر جێگایەک هەڕەشە ئەوە گوڕشەی لەم بابەتان ناکرێ کۆمەلگا لە ئاستیا بێدەنگ نەبێ دەسەڵات لە ئاستیا دەسەپاچە نەبێ و ئەو دەسەڵاتە گەگوایە خۆی بە پارێزەری ئەمن و ئاسایشی خەڵگەزانێ ئەبێەوە ڕوون بێ کە ئەم ئایدۆلۆژیا ئەم بیرکردنەوەی ئەم تێڕوانینە زەمینەی دروستبوونی هێز و لایەنی وەکو داعش وەکو هێزەکانی تری تیرۆریزمی ئیسلامی فەراهەمەکە و دیارە بەشێک ممکنە چاوەڕوانێکی بڵێن بێ بنەماش بێ لە دەسەڵاتکەوان خۆیان ئەم کارە بکەن بەو پێیە دەسەڵات خۆی کارت لەسەر برەودان بەم تاوانکاریەکە. بەرحاڵ من کۆمنتێکی وا نابینم لەلایەن کەسانێکەوە کە لەگەڵمانن بینەرمانن لەسەر ئەم بابەتە. ئەگەر کۆمنتێک هەبێت توانین یاخود ئەگەر هاوڕێیانێک ئەیانەوێت بەشداری لەم بەرنامەیە بکەن ئەتوانن لە ڕێگەی ماسنجەرەوە ئاگادارم بکەنەوە کە بێن قسە سەبارەت بەم بابەتە بکەن. ئەگەر کۆمنتێکیش ئێستا نەبێت لە داهاتووشە بێتە پێشەوە و بکرێ سەبارەت بەمە حتمما وەڵامی دەینەوە و ئەم گفتوگۆیە و ئەم قسە و باسە لەسەر ئەم کەیسە ئەبێ درێژەی بێ. جارێکی تر بەرز و بەڕێز بێت یادی خواناسووریا ئەو قوربانیەکی ڕێگای وتنی ئازادانەی بیر و بۆچوون و تێڕوانی خۆی بوو. ئەو لەم ڕێگایە لە ڕێگای وتنی یاخود دەربڕینی ئازادانی بیر و بۆچوونی خۆیان ژیانی لەدەستدا. ئێمە هەمیشە و بەردەوام یادی ئەو یادی کەسانێک کە بەم هۆکارەوە گیانی خۆیان سەردەست ئازایانە لاکۆچی لە بیر و بۆچوونی خۆیانەکەن بە هەر شێوازێک کە خۆیان پێیان پەسەندە. مەژ نییە شێوازەکان لەلای ئێمە پەسەند بێ، بەڵام
کەس ناتوانێت دیاری بکاکە چێ بە چ شێوازێک دەربڕ لە بیرروبۆچوونی خۆیەکە. سەرنجام یادی ئەوانە بەرز و بەڕێزە و ئەگەرچی من ئەم بەرنمەیەم بە کەمێک دواکەوتنەوە ئەنجامدا، بەڵام بە پێویستم زانی لە ساڵیادی کوشتنی خوانە زوریایە ئەم بەرنامەی پێشکەشکەم بۆ ئەوەی خۆم و کەناڵی هیوا جاریشتر ڕای بگەینینەوە کە ئێمە پشتیوانی ئازادی دەربڕینین و ئازادی دەربڕین حەقێکی پیرۆز و حاشا هەڵنەگر و حاشا لێنەکراوی هەر کەسێک و هەر تاشێکە لە کۆمەلگایە هیچ ئایدۆلۆژیایەک ناتوانێت بربەستی بۆ دابینمە لەوانەش ئاین ڕەخنەگرتن لە ئاین هەتا گاڵتەکردن بە ئاین بە هەر شێوازێکە خەڵک خۆی بە چاکی هێزانە من ڕەنگە وا نەکەم، بەڵام خەڵکانێکەوە ئەکەن ناکرێت ژیانن لێ بسێنرێتەوە، ئەکرێ ڕەخنیان لێ بژیرێ ڕەخنە بە ڕەخنە وەڵام بدرێتەوە، بەڵام لێسەندەوەی ژیان و ڕێگاگرتن لەمە هەمیشە و دایم دەبێ ئێمە لە بەرامبەریا بوەستینەوە و داکۆچی لە ئازادی دەربڕین بکەین. بەم بەرنامە کورتە من کۆتایی دێنم بەم باسە بە ئومێدی ئەوەی لە بەرنامەکانی داهاتووە سەبارەت بە سزای ئیعدام و سەبارەت بە یاساکانی سزا لە کۆمەلگای ئێمەیە و لایەنە جۆرەکانی تری قسە و باسی زۆرتر بکەین. زۆر سپاس بۆ ئەوانەی کە تا ئێستا بینەری ئەم بەرنمەیە بوون. دووبارەیەکەمەوە لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە تا بینەرانکی زۆرتر بیبینن. پێشوازی لە کۆمنتەکانتان سەرنجەکانتان ڕەخنەکانتانەکەم پێیتوانێت خۆم هەوڵەدەم وەڵامیان بدەمەوە. بیریشم ناچێت دووبارە داواتان لێ بکەم گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێن. سبەی دووبارە بەرنامەمانە بێ بەرنامێکی تایبەت سەبارەت بە شانۆنامە یاخود سەبارەت بە نمایشی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران و لێکەوتەکانی لەگەڵ هاوڕێم ڕەحمانی حسێنزادە بینەرمان بن سبەینێ هەمان سەعات 9 شەو بە کاتی هەرێمی کوردستان لەگەڵمان بن و بەرنامەکانمان بینەری بەرنامەکانمان بن و لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە بڵاو بکەنەوە. تا سبەینێ تا یەکتر دیتنێکی تر بە شادی و کامەراییتان دەسپێرم. هەر بژین.